باشە مانەیەکی ئێستا خەڵک هەنی دادای هیچ مانەیەکی نییە کابرا بای 700,000 کڕیە 1000 کاکە وەکو جەماعەتی بەقاڵەکان و دوکاندارەکان داواکاریمان ئەوەیە کە ئەو حەمباڵیە لەسەر لا درێسە و ئەلوێ ئێستا ئەم ئەلوێیە تێک چووە بەڕاستی تێک چووە سەتایەک مشکلەمان نییە وەکو عمولە سەتایەک دەیدەین بەس حەمباڵی مانە تەنی 10,000 دەین لە سای چی لێرەدا ئەلێرە خەڵکی فەقیر زەرمەندی یەکەمە بۆکو خۆم من زەرمەندی یەکەم نیم لەبەر ڕزقەکە گرانە بێ بەتوێ فرۆشمەوە بەیەشکێ فرۆشمەوە خەڵکە گرانزانی بۆ خەڵک بازاڕەکە دێ تێکەچێ معنەتە لێمان تێکەچێ وەزعەکە بەڵام ئێستا کە ما لە مەرجەکانی شارەوانیم بۆ خۆم لێ بوویم لە دانیشتەکە بوویم ئەو مەرجەیتیانە کە ئەلوە 100 دەبێت تەنی 10,000 بێ بەڵام ئێستا مام سادە خاتیە دەڵێت چی ئێمە کاکە وەریەگرین ئیجباریە وەریەگرین لۆری نە ئێستا دەڵێت خەڵکی فەقیرە ئەخەوەتە کاکە ژەر ئەوە وەریان گرتیە لۆریەکان تەنی 10,000 ئەو کابرای کە دەتەن 500 دەینی ئەوەی کە دەکری پارتە دوو پارتە نیتی بەس ئەوان گوتن ئەمە پێداچوو دەکەین بۆ ئەوەکەی پێداچوو دەکەن ئێستا ئەگەوا بێ دەکات 20 جۆر دەکات تەنی 20,000 لە بە قارش لە فەلای دەکات دوو قات دەگا لێوی دەکات دوو قات تێیدا نییە بەس دوو خۆی ئەوە جێ لێ بێ تەنها دەبی لە فەلاح وەرگیرێ لە فەلاح تەنها لەو کەسە وەردەگیرێ کابرای بەقال ئێستا هەر نۆری بەڵام ئەو سوێنە لە گۆتان پێداچوو دەکەن چارەسەر دەکەین بەڵێ وایە لە هەردووکمان وەرەگیرن لە هەولان بەس لە فەلاحی وەرگیرێ نابێت لە ئێمە وەرگیرێ ئەمە دێن لە تەقرین دەبێن دوکان شوێ بووە بەس دەبی لە فەلاحی برام وەڵڵا لێ ماوەرەگری وەڵڵا لێ ماوەرەگری بە زیادەوە بە خاوەیەوە ئەدێکە خاوەن دەبی لە هەولان وەرگیرێ کاکە ها پێشتر شتیوانەوە بەس ئەو جارەوە ئێستا ئەو ساروە لە هیچ شاری شتیوان نییە بەس لە فەلاحیش وەرگیری هیچ قانونی لە هیچ شارێک ئەو نییە کە 100 لە منی ژوەر بگیرێ لە کابرای فرۆشیاری و لە کڕیاری ژوەر بگیرێ لە شارەوانی دەرێ ئیجباری نییە ئەختیاریە کە بۆ نمونە من پێم بار ناکرێ ئەمبار لێرەی بۆ بارەکە بەس من ئەوان دەرێ مەفروزە بم بۆ خۆ بۆ بارەکەم تەنی 10,000 ژوەرەکەم پارەیە زۆرە بۆ شارەوانی بۆ تۆ هۆکاری و گران بوونە شارەوانی دەرێت تێیدا نییە بەس باشە شارەوانی دەرێت تێدانە ئێرە لێرە بە ئیجباری لێ دۆرەگرێ شۆ بە ئیجباری لە هەمووتان وەرگیراوە هەموو وەستەکان بە ئیجباری ئەمباری وەرگیراوە 8 ساڵە بەدەست کاک ڕزگاریەوەیە تا ئێستا حەمباڵی وەرنەگرتووە لە تەڕە فرۆشان ئەوەی ئێستا کە ئەوانە ئێستا گرتووانە ئەوانە دیارەوێ بیستێنن ئەوە قابلیت قبول نییە بەڕاستی ئەوانە بە زۆر یانەیە بیستێنن وەڵا بە دەرەجەیەک خەڵکی فەقیر زەرمەندە دوایەوەی ئێمەش هەر زەرمەندی فەرقی نییە ئەوە بە من ئێمەش یانە دا بسەپێنەوە حەمباڵیە ئەگەنا تێیدا نەبوو چەند ساڵە گرانبوونا خەتای منی خەتای حکومەتە برێلۆ لە کورە ڕز بووە ئەتو بینای حکومەت تعمیر بکەی کرێسیبی ئەوە معاملەیە خۆی ئەوان گوتیان ئەو مەرزانەیە ئەو مەرزانە هەیە ئەمەشگە هەستام گوتم ئەمایە گو لەبارە خۆم ئەگەر ئەو علۆ بەکرێ دەدەن بەو مەرزانە ئەمە شەرتم هەیە گوتیان شەرتەکەم تەنی 10,000 عەمبار لە بەخار لە فرای وەردەگرم هەربووی ئەوان مافەقەیان کردی ئەمە ساتیان کردیە ئەگە ئەوە تێدەنێن بەلاشم ناوێت گران نان درۆیە قسەعەت درۆی ئەست نییە زای چیە بەس تعمیراتەکەی 100 ملیۆنی دەوێ سیانەی کارەبا سیانەی ئاو ئەلوێت زادە وەرە بت بەم زادەی دروست دەکەم بە سەبا 200 مەتر 300 مەترە هەربووی بابا دوێن ئەو سارە تعمیرات و عەمبار و کرێکار و زەریبە و کارەبا 400 ملیۆن تەکلیف دەکەم